لە دواوالیش 29مین پاڵەوانتی شەترەنجی ڕاپیدی خانزاتی نێودەوڵەتی بە ئامادەبوونی پارێزگاری هەولێر و بەڕێوەبەری وەرشی هەولێر دەستی پێکرد. پاڵەوانتەکە باوەڕپێکراوە لە لایەنێکێتی شەترەنجی جیهانی و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامی دەبێت. لە پاڵەوانتەکە زیاتر لە 100 یاریزانی کوڕ و کچ لە شارە جیاجیەکانی کوردستانی عێراق بەشداریان کردووە. پاڵەوانتەکەش با سیستمی سویسری و با 9 ڕاوند و با کاتی دەخولەک زیادبوونی 5 چرکە بۆ جوڵێک ئەنجامدرێت. یاریەکان لە نێو بارگای یانی شەترەنجی خانزات ئەنجام دەدرێت. ئەو پاڵەوانتی شترەنجی ڕاپیدی یانی شترەنجی خانزادە کە نزیکی 100 یاریزانی کوڕ و کچ لە تەواوی شار و شارشکەکانی کوردستان و عێراقیدا بەشدارن کە ژمارەیان دەگاتە نزیکی 100 یاریزان بە سیستەمی سویسری بە 9 ڕاوند بەڕێوە دەچیتن. جێگەی خۆشحاڵیە ئەم پاڵەوانتیە تۆمار کراوە لەلایەن یەکێتی شترەنجی نێودەوڵەتی لە ڕێگای یەکێتی شترەنجی عێراقیەوە. ئەوە دەبێتە دەرفەتێکی زۆر باش و ڕاهێنانێکی زۆر باش لە بۆ یاریزانەکانی یان شترەنجی خانزاد بە تایبەتیش لە بەرەوەی کە باشترین یاریزانەکانی کوردستانی و عێراقی لە کوڕان و کچان و لە تەمەنەکان لە پاڵەوانتیەکە بەشدارن. لێ ئەمە ماوەی پێش و پاڵەوانتێکمان هەبوو دوامان خست دوایوی کە توانیمان لە ناو باخچەی یان شترەنجی خانزاد پاڵەوانتەکە ئەنجام بدەین بە سیستەمی سویسریە 11 جەولەیە و 2 شەو بەردەوام دەبێتن. بەخۆی ئۆنلاینەوە چەند توانیمە لە چەند سایتەکان یاری بکەین و دانەبرن لە شەترەنجی بۆ بتۆڵاتانێکە دەکرێتەوە. ئەوە دووەم بتۆڵەیە لەو مانگی ڕەمەزانی 2021 بکاتەوە نادی خانزاد بتۆڵەتی زۆر بەهێزە لە شارەکانی عێراق یاریزان بەشداریتیدا کردیە بە تایبەتی ئەبتاڵەکانی عێراق یاریزانەکانی منتەخەب عێراقی زۆر تێدایە و یاریزانەکانی هەولێریش ئێمە ئەوانە هەموو بەشداریمان کردیە و بتۆڵەتی بەهێز دەبینم و زۆر دەستخۆشی نادی خانزاد دەکەم ئەو بتۆڵاتانە بەردەوام بێتن بە شێوەی کلاسیک بی بلیتز بی ڕاپید بێتن و زۆر سوودی دەبێت بۆ یاریزانەکانی یانی شترەنجی خانزاد و هەولێرێ.